کەش و هەوا ساردا پلەکانی گەرمادا ڕەزیون بەفر دەبارێ بارینی بەفر بازاڕی پاپلەفرۆش و شێلمەفرۆشانی سۆرانی گەرم کردووە هاوڵاتیان لە دەوریان کۆبوونەتەوە بەو بەفرەی ڕۆژ ڕۆژی ئاوشێلمێ باتێ ڕۆژە شێمە و پاقلێ شەوانی کە بەفرەباری تا چەند دەتوان بڵێم 100% لە شێمە و پاقلێ دەکەن لەبەرەوەی جەوەکی خۆشە ڕاستی خەڵک بەو بەفرەی زۆر خۆشحاڵن جا لە خۆشحاڵی بەفریش دێنێ ناو سەعارەبانێ دەست بە شێمە و پاقلێ دەکەن ئەمن ڕۆژانەکانی بۆ نمونە باسکەم ساعت چەندە؟ ساعت دەیە دوێنێ ساعت 12 ئەو جە خەڵاتن ئەو لەبەر ئەو بەفرەی لە بەفەزلی خوای بەرەکەتی خوای ساعت دەیە شێمە و پاقلە خەڵاز بوون نەکە من ئەترافیان هەموو خەڵاز بوون بە بێگومانیش ئەگەر حەقیقەت ئەوێتن شەوەکانت کە شۆوایەکی هیچکەیە خەڵکەکە زۆر بەکەمتر دێتە دەرێت بەڵام وەکو ئەو شەوانێکە کە شەوایەکی تەراوی هەیە یاخود بەفر هەیە یاخود باران هەیە خەڵکەکە زۆر بەباشی دێتە دەرەوە ئەگەرچی بەفربارین نامۆنیە بە خەڵکی دەڤەری سۆران ساڵانە چەندین جار بەفر لەم ناوچەیە ئەبارێتن بەڵام بەفربارین ناز و نیعمەتێکە بۆ ئەو کاسبکارانی کەوا لە شەواندا پاقلە و شێلمە دەفرۆشن ئەم شەو بازاڕیان بە جۆرێک بژاوەتەوە بەشێشیان لە کاتژمێردەی شەو پاقلەکانیان تەواو کردووە و ئەوانەی تریش قەڵەباڵغێکی زۆریان لە لابەدی دەکرێت کاروان چۆبانی سەرقاڵی کوبە دروستکردنە بازاڕی ئەویش لە شەوانی دیکە خۆشترە بارینی بەفروای کردووە گەنجان زیاتر ڕوو لە کڕینی ئەو خواردنانە بکەن کە گەرمکەرەوەن وڵات جیاوازەکەی بەس بەفرەکەیە بەڕاستی بەفر وەلە ئینسانانەکە یانی وەلە خەڵشێکات کەوا بێنە دەرێ ئەو شتە گەرمانە تاقی بکەنەوە بخۆن جیاوازەکەی تەنها بەفرە سەرچاوەی بژێوی هەر هاوڵاتیەک تایبەتە بە کاتی دیاریکراوەوە پاقلەفرۆش و شێلمەفرۆشەکانیش زیاتر لە شەوان و بە تایبەتی تریش لە کاتی سەرما سەرچاوەی داهاتیان زیاترە ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران